خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. ئەم هەفتەیەکی یەکلا کەرەوە دەبێت بۆ ڕێککەوتن و دانوستانەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد. ئێوارەی ئەمڕۆ شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جارێکی ترگەیشتەوە بەغدا بۆ ئەوەی لە دوا هەوڵەکان و دوا دانوستانەکان بگەنە ڕێککەوتنێک لە پێناو ژیانی خەڵکو و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. لە ئێستادا کۆمەڵێک کێشەی کەڵەکە بوو لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەن. دیارترینیان پرسی بودجەی ساڵی 2021 کە لە ئێستادا لە قۆناغی کۆتاییدایە و ئەگەری زۆرم هەفتەیە بکەوێتە چوارچێوەی دەنگدانی پەرلەمانی عێراقەوە. کورد دەبێت چی بکات؟ ئەگەر هاتوو ڕێککەوتین لایەنی سێم ئەگەر هاتوو تەداخلی کرد یاخۆت ئەگەر هاتوو پابەند نەبوون هەبوو لەلایەن بەغداوە دەبێت کورد چی بکات؟ چۆن کورد بتوانێت لەناو ئەم ئاڵۆزیە ئیقلیمی و هەرێمیانەدا بتوانێت هەم قوارەی هەرێمی کوردستان بپارێزێت و هەم ژیان و گوزەرانی هاوڵاتیانیش ڕەچاو بکرێت و ژیانی خەڵک چارەسەر بکرێت. هەمووانە لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان لە بەغدادەوە بەڕێز ڕێزان شێخ دلێر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان لەگەڵە بێرەوە لەولێرەوە ئاراس عەبدوڵڵا ڕایشکاری یاسایی خوێنکاری دکتۆرە لە یاسای نێودەوڵەتی. سوپاس بۆ وەردوو میوانی بەڕێزم. سەرەتا لە ڕێزانخانە پرسم. ڕێزانخان ئێمە چەندین جار گفتوگۆ و بەرنامەمان کردووە لەسەر پرسەکانی بەتایبەت کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئەو کەشوهەوایی ئێوە هەستی پێکەن لەم چەند ڕۆژەیە لەناو پەرلەمانتارە شیعەکان لەناو پەرلەمانتارەکانی سوننا چی ئەگوزەرێ بەتایبەتی ئەگەر هاتوو ئەو اختیار و ئۆپشنانەی کە باسە کرد لە چوارچێوەی پرۆژە یاساکە و لیژنەی دارایی هەمواری کردوەوە بێتە ناو ئەنجومەنی نوێنەران. سڵاو بۆ تۆ کاکەزانە بۆ تەلەڤیزیۆنی کورسات و بۆ میوانە بەڕێزەکە و بۆ بینەرانی خۆشەویستیش. بە تەکیدی ئێمە زانین پێشتریش زۆر قسەمان لەسەر کردەوە کێشێکی زۆر گەورە هەبوو لەسەر ئەو دوو بڕگەیە. بەڵام ئەوەی کە لە ئێستای بینین بەهۆی ئەوەی کە لیژنەی دارایی دانیشتنیان کرد لەگەڵ سەرۆک وەزیرانە و هەروەها وەفدی شادی هەرێمی کوردستان پێشتریش پاشەوەی کە دانیشتنی لەگەڵ لیژنەی دارایی کرد دانیشتنی لەگەڵ چەند لایەنێکی سیاسی کرد لە بەغدا. بە تەکیدی دەوری خۆی هەبوو ئەو دانیشتانە ینی ئەو دانوستانانەی کە لەگەڵیان ناکردن ئەمە وای کردو تقریبا ناتوانین بڵێن ئێستا ئەوان لایەنەکان تقریبا وەکو سەرەتانین سەرەتا زۆر تند بوون. ئێستاش هەندێک ئەندام پەرلەمان هەیە بە توندی قسە ئەکا بەڵام بەو دەرەجەی یەکەم جار نییە. ئێمە بە ئومێدی ئەوەین کە بتوانرێت لە ماوەی ئەم دوو ڕۆژەشا چونکە ئەوەندەی ئەزانین ئەڵەن یا لە ڕەنگە سێشەمە بەڵام هەتا ئێستا ئێمە جدولی ئەعمالدانە بەزێنراوە ئەگەر چوارشەمە یاخود پێنجشەمە بێ هەر ڕۆژێکیان بێ بتوانرێ مادەم وەفدی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە بتوانێت جارێکی تر لەگەڵ لایەنە سیاسیەکانە دانیشتر بکە ئەو لایەنانەی کە دەوری سەرەکییان هەیە. چونکە بەڕاستی هەمومان نەزانین ئەمە مادەم ئەم ئیتفاقە حکوومەت کردوێتی هەردوو حکوومەت پێکەوە کردوانەوە دواتریش لە دانیشتنی لیژنەی دارایی لەگەڵ سەرۆکی حکوومەتی فیدراڵ تکراری ئەوەی کردوێتی گەر هەر کێشێکیشە بێ لەگەڵ هەرێمی کورد لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان لە ئێستاە وەزعی داراییان خراپە پێویستە ئێمە بیریان لێ بکەینەوە ینی ئەمە بابەتێکی گرنگ بۆ ئەوان کە ئەبێ بیر لەوە بکەنەوە ئەگەر حتا ئەمان ئیتفاق نەکەن هەرچێک بکەن دوایی لە کۆتایە ئێمە زانین دانیشتوانی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان زەرمەندی ئەوڵ و ئەخیرە بێ ینی ئەمە کێشەکەیە. لەبەرەوە ئێستا لە هەوڵی جددیان واجارێکی تر وەکوتم وەفدەکە هاتۆتەوە زیاتر دانیشت نکاتەوە لەگەڵ چونکە ئەساسی ئەوەی ڕاستێمە باسی لیژنەی یاساییەکەین بێسێ ئێمە ئازانین هەموو ئەندامانەی لە لیژنەی یاساین سەر بە حیزبێکی سیاسین و ئەو حیزبە سیاسیە ئەگەر بتوانێت نەرمی بنوێنێ لەگەڵ هەرێمی کوردستانە و لەگەڵ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو سیقەیەکی یاوە بۆی کە بەڕاستی ئەم جارە وەکو پێویست وەکو ئەوەی کە چۆن لە بودجەدا هاتووە جێبەجێیەکە لەبەرەوە ئیتر ئێستا لە ئێستا ئەوە هەیە کە
بڵاوە وەکو ئەش بینین بەڵام هەندێک لە ئەندامانی پەرلەمان هەیە زۆر بە توندی قسا ئەکەن تویتی تون دەکەن و هەندێکیان هەیە لە مقابلەکانیانە زۆر بە توندی بەڵام بەشێکی گشتی ئێمە لەو بڕواین بەشکم بتوانرێت بۆ ڕۆژی دەنگدان واتە لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە نزیک بوونەوەی زیاتر هەبێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو حیزبە سیاسیانێکیان چکە ئێستا باسی حکوومەتی فیدرال ناکەین لەبەر حکوومەتی فیدرال ئەساساً خۆی ڕێکەوتنەکەی کردووە ئێمە باسی لایەنە سیاسیەکانەکەین کە سبەینی ئەندامانی پەرلەمان دەنگ کە لەسەر بەو لایەنەن دەنگێن. بەڵێ خاتو ڕێزانیانی ئەمڕۆ لە مێدیا عراقیەکان و تەنانەت هەرێمی کوردستانیش قسەیەکە بوو کە هێزە شیعیەکان مثلەن قسەی کۆتایی ڕێکەوتن و هەروەها دانووسانیان لەسەر پرسی بودجە و لەسەر ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستان داوەتە دەست هادی عامری ئەمە تا چەند ڕاستەوە ئەمە تا چەند ئەگەرێکی کراوەیە بۆ ڕێکەوتنیش ئەمە قسەکردنێکە لەبەرەوەی مازانین هەمیشە خۆیان ئەو لایەنە سیاسان ئێستا بۆ نمونە زۆربەی زۆریان ڕەنگە گرنگینیان نابێت بە هادی عامری لەبەرەوەی ئەو ڕێکەوتنە بکە لەگەڵ هەرێمی کوردستانە. ئەوەش خیارێکی تازەیە یعنی ئەتوانێت وەفدی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم دوو ڕۆژەی کەماوێتی پەیوەندی تەواو ببەستێ لەگەڵ ئەتوان بەڵام بەڕێز هادی عامریە هەتا بتوانن جارێکی تر بە جددی ئیشی لەسەر بکەن ئیشی جددی بکرێت هەتا ئەو ڕێکەوتن چونکە لە کۆتاییە کە ئەو بڕیاری لەسەررا ئەتوانم بڵێم ئەو کوتلانەی تر کە لەگەڵ ئەوە ڕێکەوتنیان کردو لەگەڵ هادی عامریە قسەی کۆتایی وەرەگرن کەواتە تەسیری تەواوە بێ بۆ دەنگدان لەسەر ئەو دوو بڕگە ئەساسی کە ئێستا لە ناو بوجەیە چونکە ئێمە بە حقیقەتێک بزانین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەو شاندەی کە هاتوۆتە بەغدا ئەڵێ ئێمە ئەوەی کە دامان ناوە تەنها ئەو دوو بڕگەیەیە بە هیچ شێوەیەک چونکە ئەوانەی ترکە ئەوان چەند ئەتوانم بڵم خیارێکیانەیە هیچی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت جێبەجێ بکە ینی بەعلەنی ئەوان هەمویان باتوانە لەبەرەوەی بە زۆر هەوڵمان ناوە ئیشمان کردووە هەتا توانیمانە لەگەڵ حکوومەتە لەسەر ئەم دوو بڕگەی ڕێکەوە ئێمە حکوومەتی دەسەڵاتی جێبەجێکردنەکە ئەتوانێت بودجەی گشتی وڵات جێبەجێ بکە لەبەرەوە ئەم حیزبە سیاسیانە ئەمە زیاتر مەسلەیەکی سیاسیە دژ بە هەرێمی کوردستان یاخود جێبەجێ نەکردنی پێشتری هەموو ئەو ڕێکەوتنانێک کە حکوومەتی هەرێم کردوتی لەگەڵ حکوومەتی فیدراڵە ئەمانە وای لێ کردو کە ئەو بێسیقەیە دروست ببێ بەڵام لە کۆتای ئێمە ئەواڵین ئومێد هەیە کە ئەم دوو ڕۆژە بتوانرێ نزیک بوونەوەی زیاتر هەبێ پێکەوە. بەڵێ قسەی زیاترەکەین لەسەر ئەم پرسە خاتو ڕێزان بەڕێز کاکاراس لە ئێستاە ئەوەی گرنگە بۆ پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و بۆ مەترسیانەی هەیە لە ڕووی یاسایی نێودەوڵەتیەوە چۆنیە بێ هەرێمی کوردستان حیمایەکی هەرێمی و دەولی بۆ خۆی دروست بکە و بتوانێت لە چوارچێوەی ئەمە لەگەڵ بەغدا ڕێکەوێت. بەڵێ سلااوتان لێبێت سلااو لە خۆت و لە میوانەکەت و بینەرانی کورسات. طبعا هەرێمی کوردستان تا ئاستێکی باش توانیوێتی سەرکەوتو بێت لە هێنانە سەرخەتی نێتەوە یەکگرتوەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا. طبعا لە ناو ڕێکەوتنامەی نێتەوە یەکگرتوەکاندا بڕگەیەک مادەی 55 پێدەڕێن کە پاراستنی خەڵکە پاراستنی مافی مرۆڤە لە ئەگەری ئەوەی دەسەڵاتی مرکزی بوێ نەتەوەیەک یان بوێتی کۆمەڵە کەسێکی ئاینی یاخود سیاسی بچەوسێنێتەوە یاخود کۆمەڵە کەسانێک برسی بکە نەتەوە یەکگرتوەکان ئەو پرسەی لە ساڵی 1947 خستە بەردەست دادگای دادی نێودەوڵەتی لە ئەگە حاڵەتێکی وا هەبوو ئایا بۆ نەتەوە یەکگرتوەکان هەیە بچێتە ناو بارودۆخی قەیرانێک کە لە چوارچەوەی وڵاتاکدا هەبێ لە ئەنجامدانە دادگای دادی نێودەوڵەتی وەڵامی نەتەوە یەکگرتوەکانیدایەوە بەڵێ لە حاڵەتی لە ئەگەری هەبوونی حاڵەتێکی وا ناتەوە یەکگرتوەکان بۆی هەیە لە هەموو ڕێگایەکان لە ڕێگای دیبلۆماسی بگرە هەتاوەکو دەگاتە بەکارهێنانی ڕێگای سەربارزی کە پێی دەڵێن بەکارهێنانی هاوپەیمانان ئەو قوواتانێکەوە لە ژێر دەسەڵاتی نەتەوە یەکگرتوەکان دەبن بۆ چەسپاندنی ئاشتی لە ناوچەیەک بۆ پاراستنی نەتەوەیەک یاخۆت بۆ پاراستنی کۆمەڵە کەسایەتێک دەو ناوچەیەدا بەکاری بخات بۆیە لەو چوارچێەوە نەتەوە یەکگرتوەکان هاتۆتە ناو ئەو بارودۆخەوە بە پشتبەستن بە مادەی 55
تایبەتتر فەقەرەجیم بۆ چارەسەرکردنی کێشەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا چونکە برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بڕینی بودجەی هەرێمی کوردستان دەچێتە چوارچێوەی پاراستنی مافی مرۆڤەوە کەواتە لەو بڕگەیەوە نەتەیەگرتوەکان ئێستا هاتوتە سەر هێڵ کار لەسەر ئەو بڕگەیە دەکات حکوومەتی هەرێم هەرزوو هەنگاوەکانی خۆی خێراتر کرد بۆی بتوانێت لە ڕێگای نەتەوەیەگرتوەکان ئەو کێشانە لەگەڵ ناوەندا چارەسەر بکە تا ڕادێکی باشی سەرکەوتوو بوو هەروەک ئەو ڕۆبینیمان یعنی نوێنەری تایبەتی نەتەوەیەگرتوەکان لەگەڵ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و چەند کەسایەتێکی سیاسی وەرپرسی یەکەمی حزبەکان دانیشتە هەرێمی کوردستان بە هەمان شێوە لەگەڵ حکوومەتی عێراق دانیشتەوە لەگەڵ هەندێک کەسایەتی سیاسی عێراقیش دانیشتە بۆ نزیک خستنەوەی بیرۆڕاکان بۆی ڕێککەون لەسەر ئەو کێشانێکەوە هەیە بە پێی دەستور لە مادەکانی دەستور زۆر بەوازحی ڕوون و ئاشکرا و ئاماژەی پێکرایە تا ڕادێکی باشیش ئەو هەنگاوانە و ئەو ڕێگارەی کەوانەتەوەی گرتوەکان بۆ نزیکردنەوەی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق گرتوێتە بەر تیادا سەرکەوتوو بووە ئێستا نەرمیەک دەبینین لەلایەن لایەنە شیعیەکانەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان هەروەک ڕێزان خان باسی کرد لەوانەیە هەندێک هاش و گوفی هەڵبژاردن هەبێ بۆ خۆ دەرخستن لە کەناڵەکان هەندێک کەس بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی پێشتر دەبایە هەرێمی کوردستان یان شاندی هەرێمی کوردستان لەگەڵ حزب دابنیشت بە سەردانی هەموو لایەنەکانی سیاسیەکانیان کرد بە بەڵام ئێستا لایەنە شیعەکان ڕێککەوتون لەسەر دەستنیشانکردنی کەسایەتێک کەویش هادی عامریە بۆ ئەوەی گفتوگۆ بکە لەگەڵ هەرێمی کوردستان و بگاتە ڕێککەوتنێک هەرچی هادی عامری وتی یان گەشتە ڕێککەوتن سەرجەم لایەنە شیعەکانی عێراق پێی پابند دەبن. بەڵێ کاگاراس ئەوەی کە بینی مانزینەی بلارسخارد لەماوەی ڕابردوو سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیشی کرد مەسەلەن پێت وایە هێنانە ناوەوەی نەتەوەیەگرتوەکان بۆ پرسێکی لەو بابەتە تا چەند گرینگە بۆ ڕێکەوتنەکەەوە ئەگەر ڕێکەوتن زیاتر دەکات. بەتەکید یعنی هەرێمی کوردستان باسم کرد هەنگاوێکی زۆر خێرا و زۆر باشینەوە لە حاڵەتێکدا ئەگەر نەتەوەیەگرتوەکان نەیتوانی سەرکەوتوو بێ لە نزیکردنەوەی بیر و بۆچوونەکان لە نێوان هەرێمی کوردستان یا لە نێوان حکوومەتی ناوەندا لەو حاڵەتەدا هەرێمی کوردستان بۆی هەیە لە ڕێگای دادگای دادی نێودەوڵەتی سکالا تۆمار بکە کە سکالاشی تۆمار کرد ئەو کاتە دادگا حکمی لەسەر دەدا ئەوە پرسێکی دەستوریە و مادێکی یاساییە لە میساقی نەتەوەیەگرتوەکان داهاتوە بەداخەوە کە زۆر بە زۆری ئەندام پەرلەمانەکانی ئێمە ناڵم هەمویان شارەزای بڕگە و مادەکانی نەتەوەیەگرتوەکانین کە نەیانتوانێت بە شێوەیەکی پێویست بیخەنەگەر بۆ پاراستنی مافەنەتەوەیەکانمان ئەوەش ڕێژەیە خەڵکانیش زۆر باشمان هەیە لە بەغدا ئەتوانی داکۆچی باش بکە بەڵام خەڵکانیشمان هەیە لەوانەیە عەرەبی قسە بکە کە بەس بەخۆی لە خۆی بگە ئەوانە کێشەیە لە بەغدا بۆیە ئێمە کەسانی ئاکتیڤمان پێویستە کەسانی پسپۆرمان پێویستە لە بەغدا کار لەسەر ئەو پرسانە بکە بۆی بتوانێت بە پشتبەستن بە بڕگە و یاسانی و دەوڵەتیەکان بە پشتبەستن بە میثاقی نەتەوەیەگرتوەکاندا بتوانین مافەکانی خۆمان لە چوارچێوەی دەوڵەتی عێراقدا بەدەست بەسەر بکەین ئێمە بڕگەمان هەیە و مادەی دوومان هەیە فەقرە 7 مادەی 55مان هەیە مادەی 36 فەقرەیەکمان هەیە لە ڕێکەوتن نامەی نەتەوەیەگرتوەکان کە ئەوانە هەموو لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە برسیکردنی نەتەوەیەک سڕینەوەی نەتەوەیەک پێشێلکردنی مافی مرۆڤی نەتەوەیەک ئەوە دەچێتە ئەو چوارچێوەی ئەو سێ مادەیەکەوە باسم کرد لە ڕوانگەی ئەو مادانە کە هەرێمی کوردستان تا ڕادێکی باشتوانی لە ڕێگای نوێنەری نەتەوەیەگرتوەکان بیخاتە گەر ئەوانە هەنگاوی زۆر خێرانە بۆیە حکوومەتی عێراقیش بەتەکید کەسانی شارەزایان باشیان هەیە لە یاسای نێودەوڵەتی سەیری یاساکان دەکەن ئەگەر هاتوو ڕێک نەکەوتن لەوانەیە تووشی کۆمەڵی مەسائلی سیاسی بن ئەگەر هیچ نەبێنێتەوەی گرتوەکان دووبارە ئەتوانێت بە لە ژێر ناونیشانی پێشێرکردنی مافی مرۆڤ حسار اقتصادیەک یاخود مادەیەکی یاسایی بەسەر عێراقدا فەرز بکە کە خۆی لە خۆیدا ئەوانە هەموو هەنگاوی باشن قسەکردن لەگەڵ ئێرانیش ئەوە شتێکی باشە وەکو دەوڵەتێک بۆ ئەوەی ڕۆڵی مادەیەکی یاساییمان هەیە لە یاسای پێدەن ئەلمەسائل حەمیدە لەبەر ئەوەی زۆر بە زۆری لایەنە شیعەکان کاریگەری ئێرانیانەوە بەسەرەوە هەیە نوێنەری تایبەتی نەتەوەیەگرتوەکان لە ڕێگای ئێران دەتوانێت کاریگەری لەسەر ئەو لایەنە سیاسیانەش دروست بکات لە ڕێگای مەسائل حەمیدە بۆ ڕێککەوتنی نێوان هەردوو لا بەمەرجێک ڕێککەوتن لەسەر حسابی کەسێک نبێ پشتگیری لایەنە بکە لایەنەکەی تر فەرامۆش بکرێت ڕێککەوتنێکەوە بڵانسی تێدا بێت ڕێککەوتنێک پشت ببەستێ بە مادە دەستوریەکان ڕێککەوتنێک پشت ببەستێ بە مادە یاسایەکان لەو حاڵەتەدا ئەگە ئێرانیش بێتە ناو گۆڕەپانەکەەوە لە ژێر ناونیشانی لە نێوان دووکەوانەدا مەسائل حەمیدە یعنی هاوکاریکردنی هەردوو لا بۆ گەیشتن بە ڕێککەوتن شتێکی باش و ئیجابیە. بەڵێ کاگاراس ئەگەر ڕێمەولات ئەخات و ڕێزان هەر ئەم ئێوارەیە لە هەندێک ناوەندی استراتیژی عراقی بە تایبەتی دوو ئۆپشن خرای ڕوو کە لەو دوو ئۆپشنە کە قەرارە ئەوانە بێنە بەردەمی ئێوەی پەرلەمانتار
یەکێکیان داوای هەموو مەلەفینەوتی هەرێمی کوردستان و 150 داهاتە نانەوتیەکانەکە بە خاڵە سنووریەکان زیاتر مەبەستێتی لەگەڵ زەرایب بەشێکی ئەوەی کە لە چوارچەوەی دەستوردا هەیە ئەوەی تر لە بەرامبەردا عراق پابند بێ بە ناردنی 12.67 ئەوەی تر ئۆپشنی دووەم ئەوەیە کە عراق 250,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان وەربگرێت لەگەڵ 150 داهاتە نانەوتیەکان بەڵام هەرێمی کوردستان خۆی تێچووی ناردن و مەصرفی دەرهێنان و ناردنی کۆمپانیاکان خەرج بکات. ئەم دوو ئۆپشنە تا چەند دروست و ڕاستەوەکەوەی کە زانیاریتانە بێەوە و کامەیان گونجاوترە بۆ هەرێمی کوردستان و تەسەوڕەکەی دەنگ بێنە لە ناو ئەنجومەنی نوێنەراندا. بژاردەی دووەم هەرەوەیە کە ئەو بژاردەیە کە دانراوە لە ناو بڕگەی 11 لە ڕێکەوتی هەرێمە بەڵام ئەو لەوە ڕێکەوتەکەوەیە کە حکوومەتی عراقی خۆی تێچوەکانیش بگرێتە ئەستۆ بەڵێ ئەمە ئەو بڕگەی لێکم کراوەتەوە سێریکە کە ئێمە باسی 250 کاکەین لەسەر تاشەوە حکوومەتی هەرێمی کوردستان باسی تێچۆکانیشی نەکردەوە. حکوومەتی هەرێمی کوردستان توێتی تەنانەت قیمەتەکەشی بێ ینی لە دانیشتەکانە باسی کراوە پێش تەنانەت قیمەتەکەشی بێ قیمەتەکەی قیمەتی فرۆشتنی نەوتەکە بێ ئەمان تەحویلەکەن بۆ سۆمۆ ینی تەنانەت ئەوەشی وتە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هەر لە سەرەتا ڕەزامەند نەبوون بەڵام تەسەورەکەین ئەوەی بژاردەی دووەم کە زۆر نزیکە لە بژاردەکەی کە دانراوە زۆر نزیکە لەوەی کە لە بڕگەکەی ئاجێگیر کراوە ئەوەیان تەسبیت بکرێەوە. حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەندەی ئێمە بزانین ئەو شاندەی کە هاتون سەردانیان کردووە زیاتر ئەمەیان پێ باشترە چونکە لەبرۆمە نزیکە لە داواکاریەکان ئێنا هەموو مەلەفی نەوت ئێمە زانین هەموو مەلەفی نەوت مستحیلە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرتاوە توێتی لە بەرەوەی مەلەفی نەوت هەم کێشەی هەیە چونکە ئەوان جۆرەها عقدیان کردووە لەگەڵ شەریکاتەوە ئەمانیش لە ئێستاە چۆن ئەم هەموو شەریکانت ئەدرێتە دەستی لایەنێکی تر ئەمان ئەبن بە لایەنێکی سێم چۆن لایەنی سێمیەتە ناوە حتا قانونیەن لە ناو ئەو عقدانێکی لە ناو هەرێمی کوردستانە کراوە لایەنی سێمی تیا دیاری نەکراوە ئایا بەچ حەقێک ئەوانیان چونکە هەمووی عقدەکە کە دروست کراوە زیاتری جەمازانین ئەوەی کە لە ناو دەستورە دیاری کراوە داهاتەکانە باسی هی بە هیچ شێوەیە باسی حەقی نەوتی نەکردەوە کە ئەم دەست بگرێ بەسەریا باسی داهاتەکانەکە داهاتی هەرێمی کوردستان بە خاڵە سنووریەکان و بە داهاتە فیدراڵیەکان و بە داهاتی نەوتەوە لەبەرەوە ینی ئەمەیان زیاتر نزیکە و تەسەوری شەکەین هەر لەمە شاکە بتوانن لە دانیشتەکانی ئەم دوو ڕۆژەیانە زیاتر لەسەر ئەمە ڕێک بکەون و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوە ینی خۆشی پێشتریش بڕیاریاوە کە ئەتوانێت ئەوە جێبەجێ بکات و ئەوەش لە ساڵی ئەوەش ئەو بڕی کە ئەزانین کە دانراوە ئەو بڕەبوجەی کە ئەنێرێت بۆ هەرێمی کوردستان هەر هەمان بڕی پێشووترە هەمان بڕۆ دەنێرێت بۆ هەرێمی کوردستان ئێمە لێرەیە بەس پێشتر وتم ئەو بژاردەکانیان زۆر قرس بوو ئەم بژاردەیی ئەم ڕۆیتیا ئەمەی دووەم کە دایان ناوە تقریبەن ئەتوانم بڵێم هەمان بژاردەیە بەڵام بە تۆزێک گۆڕانکاریەوە ئەوش وتمان ئەو گۆڕانکاریانە لەبەرەوەی دوای دانیشتەکان دوای ڕێکەوتنەکان بۆیە وادانراوە کە هەتا بتوانرێت نزیک بێ لەوانەی کە سبینی ئەو کەسان ئەو کە ڕۆژی دەنگدانیت ئەو لایەنە سیاسیانەی کە ئیتفاقیان کردو لەسەر ئەو بژاردەیە ئەندام پەرلەمانەکانیان دەنگی پێبن یعنی ئەمە ئێستا جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە کە بە هیوای ئەوەن کە بتوانرێت ئەم بڕگەیە بڕوات و لەم کێشەیە کە ئێستا هەیە هەرێمی کوردستان تەنها ئەگەر بۆ ساڵێکیش بێ ڕزگاری ببێ لێ سافریای هەرێمی کوردستانەکەوێ ئەگەر ئەم بجێ بدرێت بە هەرێمی کوردستان بژانەوەیەک بە خۆیەوە بینێ موچی بووچە خۆران لە کاتی خۆیان بدرێت ینی ئەمانە هەموو وەکو وتمان تەکیدی زۆر کراوەتەوە لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان مولزەمە بێ بە جێبەجێکردنی ئەو بڕگەیە وتەمە ناکەین هەموو ئێمە کە لێرە دانیشتوین ئەو ئەندام پەرلەمانە کە زۆربەی زۆریان بە دەستخۆشیۆ لەم بەتایبەتی لیژنەی یاسایی سەرۆکی لیژنەی دارایی سەرۆکی کوتلەکان حتا هەندێکی ئەندامانی لیژنی یاساییش هەر لێرن سەرۆکی کوتلەکان ئەوانەی ئێمە توانە بڵم سەرکردایەتیەکان هەمویان هیچیان نەگەڕاوەوە هەموو لێرە دانیشتون لە ماوەی ئەم ماوەیە بە مستەمڕی لەسەر خەت بوون بۆی پەیوەندیان کرد بێ ئاگاداری لیژنەی مالی بوون پەیوەندێکی زۆریان لەگەڵ حزبە سیاسەکانیان کردووە و هەروەها کوتلەکانی تریژە توانم بڵم هەر بە کوتلەی پارتیەوە هەر بە کوتلەی هاوپەیمانی هیواوە ئەوانیش هەموو تێکڕا جوهدی زۆریان کردووە هەتا بتوانن بە هەر شێوەیەک بێت لەگەڵ
ئەو ئەندام پەرلەمانانەی تر بتوانن بگەنە ئەسەر ئەم سیغەیە هەتا وەکوتم لەم کێشە گەورەیە هەرێمی کوردستان ئەم جارەش ڕزگاری ببێ. ڕێزان خان بەڕێز دوتت کە ئێستا حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنیشیان کردو و ڕێکەوتنیە نێراوە بۆ پەرلەمانی عراقی ئەنجومەنی نوێنەرانی عراقی و لە چوارچێوە لیژنەی دارایە ئەگەر چەند تعدیلاتێکی تیاکرابێت ئەوەی کە ئێوە تا ئێستا بە بەربەستی بزانن لە کوتلەی سائیرون لە فەتح لە مثلەن لە حکمە لەوانی تر چێ زیاتر بە بەربەست دەزانوە مەترسیەکەتان زیاتر لە بەرامبەر چێکە ئەرقەلە دروستکان بەربەست دروستکە لە ڕۆژی دەنگدانە لە سەرەتایە هەمویان وابوون یعنی هەموو کوتلەکان بە کۆی گشتیە توانە بڵم تەنانەت سونەکان ڕاستە لە دواترا سونەکان بەیانیان دەرکرد دانیشتنیان کرد یعنی لەگەڵ کوتلەکانی ئێمەیە ئەوان دواتر وتیان ئێمە بە هەموو شێوەیەک ئەو بڕگانی کە ئەوان پێویستەکە ئێمە دەنگی پێبین ئێمە ئامادەین دەنگی پێبین و ئەوانیش بە هەمان شێوە کە دەنگ بن بەو دوو بڕگەیە بەڵام کوتلە شیعەکان بە کۆی گشتی دژ بوون دژی تند زۆر بە توندی قسەیانە کرد بەڵام وردە وەکوتم بە خبرەی ئەمان و بەدا ئەو وەفدی دانوستانکارە کە جارێکی تر سەردانی ئەو لایەنانەیان کردو هەموو ئەو مێژۆ هەموو ئەو تاڵیانەی کە لە هەرێمی کوردستانە و هەموو ئەو کێشانێک کە بەردەوامە لە 2005ەوە توانم بڵێم هەتا ئێستا ئەمانە یعنی تەئسیرێکی زۆری کردوتە سەر هەردوو ئەتوانم بڵێم حکوومەت و هەروە تەئسیریشی کردوتە سەر حیزبە سیاسیەکان دوورکەوتنەوەیان لە یەکتر و هەموو ئەو زوروفانە لە هەمووشی گرنگتر وەکۆی کە بڵێن هەڵبژاردن زۆر تەئسیری کرد بۆ سەر ئەندامانی پەرلەمان لەبەروی ئێمە لە سەرەتایە ئەو کاتە ئێشتا هەڵبژاردن دوانەکەوت بوو بۆ مانگی 6 بوو ئەمانزانی کە ئێستا ئەمان هەموو بەو قووەتەوە چیان ئەیانەوێت نەک تەنها ئەمە بڕگەی هەرێمی کوردستان ئێوە کە باسەکەین زیاتر مەبەسمان لە بڕگەکەی خۆمانەوەی لە ساڵحی ئێمە و لە زەرەری ئێمەیە کە قساکەین ئەوان ئیتر ئەیانویست بەمە بە هەر شێوەیەک ئەمە بکەنە وەسیلەیەکی گەورە بۆ خۆیان بەڵام باش بوو بە خۆشحاڵیەوە دواکەوت هەڵبژاردنەکە دواکەوت و ئێستش نازانرێکە ئایا ئەم هەڵبژاردنە ئەکرێیانە لەبەرەوە هەندێک لەو ئەندام پەرلەمانانە کە ئەو چۆناڵی ئەو قووەتی یەکەمی هەبوو ئەو دەنگە بەرزەی هێواش بوونەتەوە ئێستا هەندێکی تر هەرماوە بەو شێوەیە بەڵام من لەو بڕوایم کە کوتلەکانیان ئێستا ئێمە وەکو خۆمانەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر حیزب بڕیاری یا ئێمە دەنگ بین بە هەر بڕگەیەک ئێمە بە تەئکیدی ئەبێ ملزەم بین بەوە ئەوانیش بە هەمان شێوە زۆربەی زۆر لە کوتلە سیاسەکان هەندێکیان هەن ئیلتیزامیان نییە یاخود خۆیان پەرتەوازن لەم کوتلەوە بۆ ئەو کوتلە ڕاکەن ئەوانیان ئێمە باس ناکەن و دەنگانشیان پێوەیە دایمەن لە هەموو جێگایەک هەندێک دەنگ هەیە کە هەمیشە بەرەو مەرحەلەیەکە ڕواکە ئەتوانم ئەمە بڵێم بە تەئکیدی بۆ ئەوە ئەڕۆن کە هەرێمی کوردستان هەموو بودجەی خۆی وەرگرتووە و نەوتی خۆی فرۆشێ و هەموو سەرەت و سامانەکەی عێراق هەرێمی کوردستان بردوێت یعنی ئەم عەقڵیەتی هەیە ئەمەش بخاتە بەردەمی خەڵک بەڵام وردە ئەوانش دەنگەکانیان کە ببێتەوە چونکە وەکو وتم ئەمە تەئسیری زۆرە چونکە حکوومەت لە کۆتایی یا حکوومەت مادەم بڕیار ئەیە ئێمە هەمیشە بە سێواکەین کە حکوومەتە بێ خۆی بڕیار دەربێ حیزبە سیاسیەکان دەسەڵاتی خۆیان تێکەڵ نەکەن لە ناو حکوومەتە بەڵام بینیمانە مادەم حکوومەت ئەو بڕگەی دیاری کردەوە وایە بە هیچ شێوەیەکی حیزبێکی سیاسی تەداخلی ئەو مەسەلەی نەکردایە چونکە ئەو مەسەلەی هەرێمەکانە مەسەلەی بودجە و قوتی خەڵکە یعنی وەکو بابەتەکان نییە بابەتی قەرزکردن بێ ئێمە لەسەر مەسەلەی قەرزکردن هیچ قسەیەک ناکەین کە هەرێمی کوردستان ئەگەر قەرزێکی کرد بێ قەرزەکەی بۆ نمونە حتا یاسایی بێ بۆ نمونە نادەستوری بێ هەرچی و قەرزانە ئێمە کێشەمان نییە لەسەر ئەوانە ئەوە ئەتوانن لە جێگەیەکی ترە قسەی لەسەرکەن قەرزەکان کەم بکەنەوە ئەوانەی کە شمولی هەرێمی کوردستانە کا چۆن دواتر لە بودجە ئەیبڕن بەڵام ئێمە مەسەلەکەمان مەسەلە ئەساسیەکەمان ئەوەیە کە ڕێکەوتنەکە کراوە لەسەر مەسەلەی نەوت و مەسەلەی ناردنی بووجە ئەمە بوو کێشەی گەورەی بۆ ئێمە دروست کرد بوو هەتا ئەم کۆتاییانە بەڵام لە ئێستایە وەکوتم هەست بە هادئبوونەوەکەین هەستەکەین مادەم کەسێک اختیار کراوەکو نوێنەری شیعەکان کە بتوانرێت کێشەکە چارەسەرکا لەگەڵ وەفدی هەرێمی کوردستان کە وەفدی هەرێمی کوردستان باسەکەین یعنی وەفدی حکوومەت یعنی تەواو ئەمە وەفدێکی ڕسمیە و هاتووە لەگەڵیانە دانیشتنەکە ئێمە لە سەرەتایە من وەکو خۆم وهستمە کرد تەنها ئەم شاندەی هەرێمی کوردستان کە هاتووێ بەس تەنها لەگەڵ حکوومەتە و دانیشتنەکەی بۆ حکوومەتە بەڵام دواترەوە مانزانی کە
بە خبرەیەکی زیاتر و بە فکرێکی گەورەترەوان هاتنە پێشەوە پێویستی کرد لەبەرەوە ئەوان کەسانی شارەزایان تایە کەسانیان تایە کە هەموو بەیاناتەکان هەموو ئەو وەزیرانە محتەمن بە قەزیەکان وە لەناو وەزارەتەکانی خۆیانە ئەمانە یەک چوونە بەردەمی لایەنە سیاسیەکان کە کاتێک دانیشتنیان لەگەڵاکەن هەندێک مەسەلە ڕەنگە ڕوون نەبێ بۆیان بەڵام لەو کاتەیەکە تۆ ڕوبەڕوو دانیشی بۆی ڕوون ئەەکەیتەوە کە ڕەنگە ئەوەی لە لای تۆ داتناوە ئەم کێشەی هەرێمی کوردستانت وا لێ کردووە کە ئیتر هیچ بە هیچ شێوەیەک چارەسەری نەبێ ئەخیرا ئەوانیش پێیانەڵەن ئێوە فعلەن ئەتانەوێت لەگەڵ ئێمە وەک ئەم هەرێمە پێکەوە ڕێک بکەین و پێکەوە ئەم عێراقا بین بەڕێوە یاخود لە ئێستەوە ئێوە دوژمنایەتیەکەن لەسەر ئەم مەسەلەیە و ئەتانەوێت داگیرکاری بکەن لە هەرێمی کوردستانە چونکە دوو مەسەلە هەیە یا تۆ بە ئیتیفاق ئەو نەوتە ئەنێری داهاتی ئەو نەوتە ئەنێری و داهاتی خاڵە سنوورەکان ئەنێریت و ئیتیفاقەکەیت و بودجەیەکت بۆیە ئەگەر ئەو ئیتیفاقە هەرێمی کوردستان تایە بەپێی داواکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ کە باسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ینی داواکارەکانی خەڵکی هەرێمی کوردستان کە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگەیاتەوە ئایا ئەو ئەگەر ڕازی نەبێت ئیتر تۆ چۆن ئەتوانی لە خۆتەوە بڕگەیەک پسە پێێنی بەسەر ئەم حکوومەتەیە کە ناتوانێت جێبەجێکەوە جێبەجێشی ناکە کە جێبەجێشی نەکرد ئەو کاتە دوورکەوتنەوە هەمان ئەم کێشانە ویستە بێت کە چەندەها ساڵە بەردەوامە لەبەرەوە ئەم جارە نقطە ئەساسەکەی لەوایە کە فعلەن هەردوو حکوومەت وەکو ئەڵێم جارێکی بەزیرەکی سەرۆکی شاندی هەرێمی کوردستان ویستویانە بە هەر شێوەیەک بێت صیغە قانونیەکە تەسبیتکەن لە ناو موازنەیە و دواتریش ئەوەی کە چۆن وکو دانوستانەکرێت لەگەڵ لایەنە سیاسیەکانە پیان بڵێن ئێمە هاتوینێتەوە ئێرە ئەڵێن ئێمە ئەمانەوێ لە ناو عێراقا پێکەوەم عێراقا بەڕێوە بەرین ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ناوێ هیچ مەشاکلێ بە حکوومەتی فدرال بنێتەوە بەڵام بەمەرجێکە بێ ئێوەش بە هەمان شێوە نزیک بنەوە ئێمە تەمە ناکەین هەتا ئێستاش بەم شێوەیە بڕات چونکە ئێمە خۆمانە زانین حکوومەتی هەرێمی کوردستان زۆری خەلەل هەبووە مەشاکلی زۆر هەبووە فەساد هەبووە هەموو ئەمانە هەیە بەڵام لە ئێستاە ئەوەی کە مهمە ئێمە ئەمانەوێت بە هەر شێوەیەک بێ ئەم بودجەیە بێتەوە بۆ هەرێمی کوردستان حتا خەڵکی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوانەی کە ئەتوانم بڵێم ئیسیسمارەکەن لە هەرێمی کوردستانە هەموو ئەوانە تۆزێک یعنی ببوژێتەوە ئەم هەرێمە چونکە لە وەزعێکی زۆر خراپین بەڕاستی ئەتوانم بڵێم ئێمە لە ناو دانیشتوانی ئەو هەرێمە ئیتر لەوە زیاتر تەحمل ناکەن هەموو کەسەکانی گرتوتەوە ئێمە بە تایبەتی خۆمان ئەگەر من بڵێم خۆم لە ناو شاری سلێمانیام و لەگەڵ هەموو ئەو کەسانای بینیم کە چەنێ وەزیان خراپە تەنانەت ئێمە گەر بڵێن هەندێک لایەن ڕەنگە قسە بکا بڵێ حزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو شوێنانی کە حیزبین ینی من ئەم قسانم زۆر جار گوێ لێ بووە ڕەنگە ئەمانە خۆیان حزب زۆر باشتر ئەوکاریان کە ئاگیان لە خەڵک نەبێ بەڵام من خۆمەزانم حیزب بە هەمان شێوە خەڵکێکی ئاسایی چۆن ئەو معاناتەیە لە ناو حیزبی ئێمەش هەمان معانات هەیە یعنی ئێمە گیانە بووین لە خەڵکەکەی تر لەبەرەوە ئەمە ئەوەیە کە زۆر بە جوهدێکی زیاتر بە قووەتێکی زیاترەوە ئێمە ئەمانەوەیە بە هەر شێوەیەک بێ حکوومەتەکان ڕێک بکەون لە ناو پەرلەمانە دەنگ بدرێبەوەی کە ئەم معاناتەی خەڵک لەبەرەوەی خەڵک لەوە زیاتر تەحملی پێ ناکرێت. بەڵێ خاتوو ڕێزان ئەگەر ڕێمەولات کاکاڕاست حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان کەم تەرخەمی لە بواری یاسایی و سوود وەرنەگرتن لە دەقە دەستوریەکان چی بووە مەسەلەن کۆمەڵێک زۆر جار باز لەوە کرێکە کۆمەڵێک دەقی زۆر باش لە خزمەتی هەرێمی کوردستانە لە خزمەتی ڕێکەوتنە لەگەڵ بەختایە لە چوارچێوەی دەستورە لە چوارچێوەی ئەو دەستوری کە هەموو عراقیەکان دەنجام پێداوە کەم تەرخەمیەکە لە چیەوە بۆ لەکان فەقەرەوە مادەوە بووە. بەڵێ من دەمەوێت لە کۆتا قسەکانی ڕێزانخان تۆمەڵی پرسیار دروست ئەبێ لەلایەن خەڵکی ئەکادمی و خەڵکی یاسایی و خەڵکی ئاسایی بگرە خەڵکی سەر شەقامیش مجاملە سیاسی و عاتفی کە لەگەڵ خەڵک باز دەکرێت ئایا ئەی نوێنەرانی کورد لە بەغداد چیان کردووە ینی ئێمە کۆمەڵێک مادەی دەستوریمانێ ئەو کۆمەڵە مادە دەستوریانەی کەوا لە ئێستا لە عێراقدا هەیە هەر لایەنێکی سیاسیشیکردنەوەی بۆ دەکات نوێنەرانی کورد چیان کردووە نوێنەرانی کورد چەند ساڵە لە بەغدا بۆ نەیانتوانیوە ئەنجومەنی فیدرالی ئاکتیو بکەن کەوا ئەگە هات بێت ئمە بتوانین ئەنجومەنی فیدرالی لە بەغدا ئاکتیو بکەین زۆر بە زۆری کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر دەکرێت ناکرێت ئەمن بەس ئێمە بێن بە عاتفی قسە بکەین بۆ خەڵکو بەڵێ ئاوهایە و نییە و نازانم چی و خەڵک فەقیرە و پارێنێ و معاشی نییە و ئێمە لەگە مەعاناتی خەڵچین و بەغدا ئاوها زۆڵ بەڵام ئەمە حەقیقەت سەرەکی هەیە ئەمە ڕاستی تێدا نیە ئەوانە حقیقەتە بەس خەڵک لەو قسانە تێر بووە کاکە خەڵک عیلاجی دەوێت خەڵک چارەسەری دەوێت ئەوانە نوێنەری ئەو میلەتەن لە بەغدا
چەند ساڵە بەحساب حکوومەتی عێراق حکوومەتێکی فیدرالیە وانە کە حکوومەتێکی فیدرالیە ئەی بۆ ئەو بیرکردنەوە مرکزێت تاوکو ئێستا لە عێراقدا هەیە لەسەر چه ئەساسێک بیرکردنەوەی مرکزیەکەوە هیچ بەرەمایکی فیدرالی تێدانی لە ناو نیشانێکی زەق زیاتر بۆ ئێمە نەمانتوانیوە تاوەکو ئێستا ئەنجومەنی فیدرالی لە عێراق ئاکتیف بکەن ئەی نوێنەرانی ئێمە لەوێندر ئیشیان چییە بۆ ئەتاکو ئێستا نەیانتوانیوە شەر بکەن من دەڵێم نوێنەرانی کورد بە هەموو پارتە سیاسیەکانەوە کە لەوێندرێنە بۆ نەیانتوانیوە تاکو ئێستا ئەنجومەنی فیدرالی ئاکتیف بکەن کەوا چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان لە ڕێگای ئەنجومەنی فیدرالی دەکەن هەتاوەکو ئەنجومەنی فیدرالیمان نەبێت کێشەکانی ئێمە بەردەوام دەبێت دادگایەکی ئیتیحادی مردود هەیە لە ژێر کاریگەری ئەحزاب و هەندی دەوڵەتی ئیقلیمیدا هەیە ناتوانێت بڕیار لە چارەسەرکردنی زۆر بە زۆری کێشەکانی سەر ئاستی عێراق بدە دوو ئێمە کێشەی هشتمان هەیە زۆر بە زۆری مادە دەستوریەکان هەر لایەنە بە کەیفی خۆشی کردن مش کێشەی تەفسیرمان هەیە ناتوانین مادەی دەستوری هەیە ئێمە هەرێمی کوردستان بەنەوە عێشیکردنەوەمان بۆی هەیە هەندێک پارتی سیاسی تری عێراقی بەنەوە عێشیکردنەوەی بۆ هەیە بۆیە ئەمە پێویستە هەرێمی کوردستان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان ئەندام پەرلەمانانی هەرێمی کوردستان کە لە بەغدا نوێنەرایەتی ئەو میلەتە بەستە زمانە دەکەن دەبێت لەگا حکوومەتی عێراقێک لای بکەنەوە لێژنەیەک پێک بێنن لەسەر ئەو مادە دەستوریانە دابنیشن مانایەکی ورد و جوان و واضح ڕوون و ئاشکرای هەبێ نەک هەر کەسێک بێ بۆ خۆی بە کەیفی خۆی مادەیەکی دەستوریشی بکاتەوە و لە بەرژەوەندی خۆ حزبەکەی خۆی یا لە بەرژەوەندی نەتەوەکەی خۆی بشێنێتەوە ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە کێشەکە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوە نوێنەرانی ئێمە بە درێژایی ئەو خولانی کەوار پەرلەمان هەیە لە عێراقدا نەیانتوانیوە هەندێک بەرگە یاسایی هەیە پشتی پێ بەستن هەندێک بەرگە یاسایی هەیە کاری لەسەر بکەن کە لە هەمویان گرنگتر ئەنجومەنی فیدرالیە کە تاکو ئێستا ئێمە ناتوانین کاری لەسەر بکەین ئەوانە کێشەیە میلەت معاش وەردەگرێ و معاش وەرناگرێ و مجاملەی سیاسی لەگەڵ خەڵککردن ببوورە و قسەی من تەوجیه نیە لە بۆ ڕێزان خان من بە شێوەیەکی عام قسە دەکەم ئەو خەڵک لەو قسانە لەو شتانە تێر بووە کرێکارێکی سەرجادە و قسانە دەزانێت بکەوت دشکا لە ئێمە باشتر دەزانێت ئێمە ئەندامڕێستا دەبوو چیان بکردا کاکاراس بە هەموو خولەکان بە هەموو پەرلەمانتارەکان بکردا یەکەم شەریان دەبا ئەنجومەنی فیدرالیان ئاکتیف کردبایە دوو ئێستا هەموو خۆی ڕێزان خان قسێکی خۆی بۆی باز دەکەمەوە کە دەڵێ زۆر بە زۆری لایەنە شیعەکانی عێراق وان لە خەڵکی خۆیان گەیاندووە ئەو خراپێکەوە لە بەغدا و ناوچەکانی باشووری عێراق هەیە قەدەمات نییە ئەوان وان لە خەڵکی خۆیان گەیاندووە کە هەموو سەرۆتی سامانی عێراق بۆ کوردستان دەکە لە ئەسڵدا شوانە ئێمە سەدا 12.67 بەپێی دەستور سەدا 12.67 کەش ناگا بە هەرێمی کوردستان سەدا کەسیادەکە لێ دەردێنن مەبلغێکی محدد دەمێنێتەوە یەکەم خاڵی سەرەکی دروستکردنی ئەنجومەنی فیدرالی کە دەبێت لە پەرلەمانی داهاتوودا ئینشاءالله دەبێت لایەنە سیاسەکانی کوردستان پێداگیری لەسەر بکەن بۆ ئەوەی حکوومەتی عێراق و لایەنە سیاسەکانی عێراق جارێکتر بیر لە بەرەو مەرکەزی بوون نەکەنەوە ئێستا تەوەجوهێک هەیە لە عێراق بیر لەوە دەکاتەوە کەەوە ئەسڵەن پێگەی هەرێمی کوردستان هەڵبۆشێتەوە هەرێمی کوردستان و ئەو حکوومەتی کەوا ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بەڕەوا نازانێ سەبەبەکەی چییە؟ فراغێکی یاسایی هەیە ئەو فراغە یاسایەتە نەبوونی ئەنجومەنی فیدرالیە کێشەی تر چیە لە فراغە یاساییە شینەکردنەوەی مادە دەستوریەکانە دووش ئێمە نوێنەرانی ئێمە قسە و باسەکانیان تەنیا بۆ شەقامی کوردیە و هەرێمی کوردستان تایبەتتر بڵێم پێویستی بە کەناڵێکی کوردستانی ئاکتیف هەیە قسە و باس و ڕوانگەکانی بۆ شەقامی عەرەبی بێ ئێمە ینی شەقامی عەرەبی من هەندێک ئەندام پەرلەمان دەبینم لە کەناڵە عەرەبیەکان داخۆچی دەکەن و قسە دەکەن ئەو بارودۆخە بە ئاشکرایی بە جوانی بۆ شەقامی عێراقیشی دەکەنەوە ئەوانەی تر کەسیان دیار نینە ماتول ئەو فراغەمان هەیە کە ئەو فراغەمان هەیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە دروستکردنی کەناڵێکی کوردستانی بە زمانی عەرەبی بۆ ئەوەی لە شەقامی عێراق بگەێنێ ئەو کێشانێکەوە هەیە بەڵێەوە هەرێمی کوردستان نییە کۆمەڵی کێشەیە لایەنە سیاسەکان بۆ مەرامی سیاسی خۆیان بە هەرێمی کوردستانی دەفرۆشنەوە جا ئەو دروستکردنی ئەو پەیامانە ڕگەیاندنی ئەو پەیامانە بۆ شەقامی عەرەبی میمە شەقامی عەرەبی واتە گەیاندراوە کە سەرۆت و سامانی عێراق هەموو کوردی خوا من لە بەغدا قوتابی دکتۆرا من ناویان نەژی مەزام چۆن بیرەکەنەوە حتا ئەو کەسانێکەوە لە ئاسیی باشدانە و ڕۆشنبیریشن ئەو باشە بەڕێزت کەلەوەی کاکاراس کەلەوەیت هەست بە چی ئەکەیت مەسەلە لە ناو شەقامی هەست بە خیابی کورد لە چیا ئەکەیت مەسەلە لەوەیە ئێمە پێش هەموو شتێک کارکردن لەسەر بیری تاچی عەرەبی زۆر گرنگەکە ئێمە نەمان کردو بەڕاستی
ئێمە هیچ دەستگایەکی حکومیە غیری حکومی نەمانتوانیوە ئەو واقع ڕاستێکەوە ئێستا لە گۆڕەپارەکەدا هەیە دەگوزارێت بگەین بە شەقامی عەربی لەو حاڵەتەشدا لایەنە سیاسی عێراقیان ئەو غیابیان قۆستۆتەوە بە کەیفی خۆیان داڕوشن و شیکردنەوە بۆ مادە دەستوریەکان دەکەن بە کەیفی خۆیان و تۆمەت دەبەخشنەوە بە هەرێمی کوردستان بەڵێکەوە سەرجەم کێشەکانی عێراق و نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی ئەو کێشانێکەوە لە عێراق هەیە هەرێمی کوردستانە پارەی هەموو عێراق بۆ هەرێمی کوردستان دێ ئەوان وا بیر دەکەنەوە چۆن دەبێ هەرێمی کوردستان مۆز فەرمانبەری هەرێمی کوردستان لە پارەی نەوتی بەسڕام و چەوەر بگرێ کەواتە خەلەلێک هەیە ئەو خەلەلە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکانی ئێمە ئەو خەلەلە چاپ بکەن من ناڵێم هەموو ئەندام پەرلەمانەکان ئەندام پەرلەمانی باشمان هەیە قساکە ڕێزان خان دانیشتوە نامێ ببێتە مجاملەیە کە لەوان ئەکە ئەوش لە کەناڵەکان بە دیارەکەوە لە کەناڵە عەرەبیەکان قساکە ئەو ڕوانگەیە هەیە ئەو شیکردنەوە هەیە بەڵام تۆ لە 65 ئەندام پەرلەمان لە 70 ئەندام پەرلەمان چەند ئەندام پەرلەمانت هەیە لە عێراق لە کەناڵە عەرەبیەکان ئەو تەوەجوهاتە بگێنە بە شەقامی عەرەبی لە پەنجەی دەست ناگاتە 5-6 ئەندام پەرلەمان ئەدی ئەوانتر لە کوێن شەڕکردن لەسەر مافەڕەواکانی هەرێمی کوردستان چەند کەسمان هێن ناو پەرلەمانی عێراقدا هەڵدەستێتەوە شەڕی مادە دەستوریەکان دەکات ئێستا دەبووە ئەندام پەرلەمانەکان کێشە سەرچەکانی هەرێمی کوردستانیان چارەسەرکردبانێک ئەو شان دەبڕۆ ئەو شان دەبێ و لەسەرەوە ئەساسە بێ ئەی ئیشیوان چێ لە بەغدا ئیشوان چێ لە بەغدا دەبێ ئەو شەڕ بکەن زۆر باش مەسئولیەتەکەیان هەڵگرتووە خۆیان ببوورە ماتڵ مەسئولیەتەکەیان هەڵگرتووە خۆیان بە نوێنەری ئەو گەلە دەزانن دەبێ ئەو شەڕەش بکەن بە هەموو نەکش مەرج نییە تەنیا حەزب تەوجیهت بکە ئێستا من هاتووم لەو کەناڵە دانیشتم بە ئیرادی خۆم هاتووم قسە دەکەم نوێنەرایەتی پارتولانێکی سیاسی ناکەم پێویستە ئەندام پەرلەمانەکانیش لە بەغدا بچن لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو ڕوانگەی بە شەقامی عەرەبی بگێنن بەبێ ئەوەی تەوجیهات لە حزبەکانی خۆیان وەگرن شەرنیەوەی حزب پێگوتی ڕاش بڵێ تۆش بڵێ ڕەش ئەو بڵێ سپی بڵێ سپی دا واقعەکە بۆ بەرژەوەندی ڕەوای گەلی کوردستان پێویستە ئەو شەڕە بکرێت لە بەغدا بەڵێ زۆر باشە کاگارەس خات و ڕێزان کاگارەس پێی وایە کە پێویست بوو پەرلەمانتارە کوردەکان ئاکتیڤتر بن لە مەسەلەی دروستکردنی ئەنجومەنی فیدرالی لە مەسەلەی سووەرگرتن لە دەقە دەستوریەکان حتا لە مەسەلەی دانوستان و بتوانن تەوزیفی بیر و بۆچوونی خەڵکی کوردستان بکەن بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە بەغدا بەڵام گلەی هەیە لەو بارەیە کە ئێوە بەڕاستی مەبەستی جەنابەت نەبوو بەڵام بەگشتی کەم تەرخەم بوون بۆچوونی بەڕێزت والله من زۆر سپاس دەکەم ڕێزان بخەرە دەرۆ لە مۆزوعەکە بەڵام با ئێمە واقعی بین ئەوەتی عێراق دروست بووە سەرۆک کۆمارە عنی کە عێراق پەرلەمانی هەیە سەرۆک کۆمارەکانی کورد بووە و لە دنیاە ئەوەی کە ئەترافی کردووە کە بە باشترین سەرۆک کۆمار لە عێراقا هەبووە خوا لە خۆش بوو هەڤاڵ مام جەلال بووە کە یەکێک بووە لە سەرۆک کۆمارە بە قووەتەکان پەیوەندی زۆر باشی هەبووە و ئەو دەستورەش کە دانراوە ئەو یەکێک بووە لە نووسینەوەی دەستورەکە یعنی من بۆیە ئەوە بۆ باسەکەم کە ئەو کاتانە کە کاتێ پەرلەمان دروست بووە یەکەم داواکاریانەوە بۆ بە حسابی خۆیان یەکسەر ئەنجومەنی فیدرالی دروستکەن ئاتوانیان هەموو دەورەکانی پەرلەمان و حکوومەتەکان و بە سەرۆک کۆماریشەوە ئەنی ئەوەی تۆ باس کە بڵێەوە پەرلەمانتارەکانمان ئێمە نەیانتوانیەوە هیچ بکەن و زۆر ئێمە 329 ئەندام پەرلەمانین کورد ئەگەر بێتە سەر دابەشکردن و بێتە سەر قسەکردن ئێمە ئەگەر کوتلە نەبین ئەتیبار نەکرێت کە ئێمە وەکو کورد دەنگمان بڕوە ئەینا ئێمە هەر دەنگین ئەگەر مەسەلەیەک بێتە سەر دەنگدان ئەو هەموو کوتلە عێراقی کە مەوجودە ئەو هەموو کوتلە شیعە و سوننەیە کە ڕەنگە جەنابەت خۆت ئاگال لێبێ مەسئولیەتی هەموو یەخەیتە سەر شانی کورد یعنی بەس ئێمەی کورد لە ساڵحی ئێمایە بۆ لە ساڵحی سونانی ئەگەر مەجلیسی ئیتیحاد دروست ببوایە لەبەرەوە من پێتەڵەم من مەسەلەکە پەیوەندی بەوە نییە کە ئێمە نەمانتوانیوە یاخود دەورەکانی پێشووتر نەیانتوانیوە بە پێچەوانەوە هەندێک مەسەلەی تریش با من زۆر باش بە جەنابەت بڵێم مەسەلەی پەیوەندی بەنەتەوە هەیە پەیوەندی بەنەتەوەی کوردەوە هەیە بوجە و سەروەت و سامانی ئەم هەرێمی کوردستانە پەیوەندی بەنەتەوەی کوردەوە هەیە یعنی منی ئەندام پەرلەمان ئەتوانم لەسەر ئەو مەسەلەی بۆ نمونە مەسەلەی ژنانە مەسەلەی مافی مرۆڤە مەسەلەی هەموو مەسەلانە بە ئیسراحەتی خۆم ئێمە قسەی لەسەراکەین قوتی خەڵکە بە ئیسراحەتی خۆم ئەوەی گەندەڵیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان شەمە قسەی لەسەرەکەم نەک هەر ئەوەی کە بڵێم من ئێستا وەسفی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم بەڵام مەسەلە هەیە پەیوەندی بەوەیە کە حیزب سیاسەکان ئەم حکوومەتە و ئەو حیزبانەی لەناو ئەو حکوومەتی هەرێمی کوردستانان بڕیارەیەن لەسەر مەسیری ئێمە لەبەرەوە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەوان ئێمە ناتوانین مەسەلا من لە یەکێتی نیشتمانی کوردستانم بەڵام مەسەلەیەک یەتە سەرەوەی ئیتیفاقی سیاسی هەیە ئیتیفاقی کردو لەگەڵ حکوومەتە
منیم ئەبێ بەڕای خۆم ڕابم نەخێر لەو کاتانەیە هەموو ئەم کوتلە کوردیانە ئێستا ئێمە خۆزانین ڕەنگە گۆڕان بێ ڕەنگە ئەو کوتلانەی تر بێ کوتلە کوردیەکانی تر کە ئەساسەن بە هیچ شێوەیەک نەسیقان بەیەکێتیە نەسیقان بە پارتیەوە و تووشیانە لە زۆربەی کاتەکان ئێمە بە هیچ شێوەیەک حەدانیشتیان لەگەڵا ناکەین بەڵام سەیری کە ئەم مەسەلەیە کە هێتە سەر مەسەلەی نەتەوایەتی بزانە مامۆستا ئەحمەد یەکێکە لەوانەی لە هەمووی زیاتر دیفاعەکە ئەندامانی گۆڕان یان یەسەکە و کوتلەیەکە بە کۆی گشتی کە ناویان هاوپەیمانی هیوایە لە کوتلەی پارتی وێکێتی زیاتر دیفاعەکە لەسەر ئەو بڕگانە ینی هەندێک مەسەلە ئینسانە ئێمە هەمومان واقعی بین ظروفی عێراق زۆر جیاوازە ئەم هەموو کوتلە سیاسی و شیعی و مەذهبی و کاکە گیان ئێمە لە عێراقا هەتا ئێستا قبوڵیان نییە تۆ سەرت ڕووتە یعنی ئەبێ بیر لەوە بکەیتەوە مافە دەستوریەکانی منی چی بۆ مافە دەستوریەکانی خۆم لە هەرێمی کوردستانە خۆی جێبەجێیەکە حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەموو ئەم ساڵانێ و بە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە توانیوێتی مافە دەستوریەکانی خۆی لە ناو توانیوێتی دەستور لە ناو هەرێمی کوردستانادانێ ئێستا تۆیت بە فەلسفە بۆ من ئەڵێ وەڵا با ئەم نوێنەرە کوردانەی کە نوێنەری ئەم حیزبە سیاسیە جوانانن کە لە هەرێمی کوردستانەوە بە کاملی سیقەوە ئێمەیان ناردەوە بڕوا ئەەکەی 4 ساڵی پێشووتر لە 2014ەوە هەتا 2018 کە من ئەندام پەرلەمان بووم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستان یەک جار دانیشتنی لەگەڵ کۆی پەرلەمانتارانە نەکردو کۆی پەرلەمانتاران مەبەستمەوە نییە کە کێشیانە بێ خێرا سەرۆکی کوتلەکان و سەرۆخی هەندێک لەلایەنەکان کۆکەرەوە کۆی ئەندامانی پەرلەمان ئەساسەن لە هەرێمی کوردستانە اعتیبار بۆ پەرلەمانتار ناکەن ئەو با حقیقەتێکە بە جەنابە بڵێم ئێستش کە ئەوان هاتون چۆن ئیشی ئەوان نییە حکوومەتە دەسەڵاتی جێبەجێکردنە کە ئەزانێ من ئەزانم ئایا داهاتی هەرێمی کوردستان چەنە من ئەزانم چێنێنەوە فرۆشرێ من ئەزانم وەکو ئەندامی پەرلەمان فعلەن من ئاگام لەوەیە کە بزان ئەسشەدوو لەسەر مادەی 140 هەموو ساڵێک وەرە بە ئێمە بڵێ حەقی خۆتە ئێمە لەسەر مادەی 140 هەموو ساڵە لیژنە لە حکوومەتەوە دروست بووە هەموو دەورەی پەرلەمانێک لە حکوومەتەوە دروست بووە لیژنە لە ناو پەرلەمانە دروست بووە کە بۆی ئێمە ئیشتین لەسەرەوە بەڵام لە ئەخیرا ئەوان نەیانتوانی وەلایەنەکانی تر هاوکاری تۆ نەبوون وەزعی خراپت هەبووە هەمیشە هەرێمی کوردستان ئەوەندە وەزعی خراپ بووە تۆ نەتوانی بەقوەتەوە بچیتە ناو ساحەکەوە ئەینا تۆ باس لە دەستورەکەی بنیشەڵم وەکو تۆ 100% با من مافەکانی خۆم جێبەجێکەم بەڵام پێش هەموو شتێک ئەو حیزبە سیاسیانەی لە ناو هەرێمی کوردستانن بۆ چەند ساڵە هەرێمی کوردستان توانیوێتی ئەو ڕێکەوتنانەی کە ئێمە کردومانە من 2014 لە ناو پەرلەمانە بووم دەنگمان ناوە بە 117 بۆ 2015 2015 دەنگمان ناوە بە 117 بۆ 2016 لە 2007ەوە ئیتر کە دوای یعنی موازنە هاتە ناو پەرلەمانی عێراقەوە ئەو بوو کە زانیان لەبەرەوەی هەرێمی کوردستانیش ئیلتیزامی نەکردەوە هەرێمی کوردستانیش با من دەجاریتر ئەماڵێنەوە باسی ئابووری سەربەخۆی کرد ئەوە نەتیجەی ئابووری سەربەخۆ بوو کە هەرێمی کوردستانی والێ کرد ئایا بەپێی دەستور هەرێمی کوردستان هەموو ئەم سەلاحیەتانەی هەبوو هەموو ئەم سەلاحیەتە ژێربەژێریانەی هەبوو کە بتوانێت ئەم هەموو عەقدانە بکە نەگەڕێتەوە بە حکوومەتی فیدرال با ئێمە تۆزێ واقعی بین یعنی خۆ لە ئەخیرا من مافەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ناگۆڕمەوە بە هیچ لایەکی تر یعنی ئەوە بە واقعی بین لەسەرەوە مەسەلە بەڵام بێ ئەوانەش باس بکەین تۆ ئێستا بەم شێوەیە بە شێوەیەکی ئەکادمی و واقعی ئەم قسەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستانەکەی با ئێمە ئەوە بە عاتفی نەبین عاتفی نەبین بە چی قسە بکەین من خەڵکەکەم برسیەتی بە چی قسە بکەم بەڵام فعلەن ئەمە خەلەلەکانمان بۆ ئێمە نەمانتوانی وەکو ئەندامانی پەر نەخێر من پێ دەڵێم وەڵڵاهی هەموو ئەندامێکی پەرلەمان ئەو پەڕی جوهدی کردووە کە هاتۆتە ئێرە هاتۆ بۆ ئیشکردن بەڵام ئەوە شەیە خۆتە زانی لە هەموو جێگایەکەوە ڕەنگە هەموو پەرلەمانتاران وەکو یەک نەتوانن قسە بکەن ڕەنگە هەموو ئەندامان لە ئەخیرا ئەوانیش بەدەنگ هەڵبژێراون ئەو خەڵکی کە هەڵی بژاردەوە کەسەی هەڵبژاردووە ینی خۆ ناتوانانی تۆ بڵێ وڵات تۆمەیە بۆ پەرلەمان لەبەروی ناتوانانی مخابلە یەک بکەیت یعنی بەڵام ڕەنگە و کەسە لە لیژنەکەی خۆی یاخود لە جێگای خۆی زۆر چالاک بێتی قسە بکە لەبەرەوە تکا ئەەکەم یعنی بۆ ئەوەی کاکە زارایەک جاریتر من ئەماڵێم ئەوەندە خراپیەکان و ناکۆکیەکانی حیزبە سیاسیەکان و خراپی بەڕێوەبردنی ناو هەرێمی کوردستان نەخەنە سەرشانی ئێمەی ئەندامی پەرلەمان ئێمەی ئەندامی پەرلەمان ئەوەی لەسەرمانە لە ناو پەرلەمانە هیچ بابەتێک نەڕۆشتووە لە دژی کورد بێ لە دژی هیچ فەقەرەیەک بێ لە ناو جێناکۆکەکان بێ ئێمە قسەمان لەسەر نەکرد بێت و نەوەستاین بەڵام لە ئەخیرا وەکوتم ئێمە عەدەدێکی زۆر کەمین
ئەم جارەی پەرلەمانیش ئەم دەورەی پەرلەمان زۆر جیاوازتراتوانم بڵم لە دەورەی پێشووتر ڕەنگە دەورەی پێشووتر کوتلە سیاسیەکان دەوری زۆریانە بۆ احترامیەکیان ئەگەر سەرۆکی کوتلەکان دەوریان هەبوو ئەسڵەن ئەم دەورەی هەر زۆر جیاوازترە لەبەرەوە وەکو ئەندامانی پەرلەمان زۆر کاری خۆیانیان کردو بە زیاتریشەوە بەڵام ئەوەندە دەسەڵاتەکەیانە بۆ ئەوەی بزانین ئێمە زەمین بۆ حیزبە سیاسیانەی کە ئێمە هاتوونەتە ئێرە. زۆر باشە خاتو ڕێزان ئەگەر ڕێمەولاتکە ئاراستکەواتە باشترین چارەسەر لە ئێستاە بۆ ئەوەی هەموو لە کەم و کورتەکان ئەزانێت وەکو بە ڕێزیش دوتت کە هاوڵاتیکی ئاسایی ژێزانێک کە ئێستا کێشەکان لە کوێن و کەم و کورتەکانی حکوومەت یاریمی کوردستان چێن و بەغدا هەندێک عقلەتی شۆڤێنی تێدایە ئێستا باشترین ڕێگە بۆ ئێمە بۆ ئەوەی کە ژیانی خەڵک باش بێەوە تێڕوانینەکان لە بەغدا بگۆڕێەوە کۆمەڵێک مەلەفی تر چارەسەر بکرێ کامێ. دەستت خۆش بێت من دەمەوێت لە وەڵامێکی بچووک بۆ ڕێزاخان من حەزم لە وەڵامدانەوە نییە بەڵام هەر بۆ بەرچاوڕوونی بینەران چونکە بێ هەندێک قسە هەیە وەڵام بدرێتەوە ڕاستە بە ڕێزیان کاریان کردو نوێنەری حزبێکن لە پەرلەمانی عێراق دانیشتون یان هەر ئەندام پەرلەمانیش نوێنەرێکی حزبن لە پەرلەمان دانیشتن کار لەسەر بەرژەوەندی حزبەکانیان دەکەن ڕاستیشە ئەبێ حکوومەتی هەرێمداتا و بەرگەکانیان پێ بدات و یاخوبیدا بە حکوومەتی عێراق بەڵام زۆر مادەی دەستوری هەیە بە کۆی دەنجی ئەندام پەرلەمانەکانی ئێمە ڕۆیشتووە و دەنجیشیان پێدا و هەڵەیەکی زۆر زەقیشیان کردووە لە دژی بەرژەوەندی ڕەوەکانی هەرێمی ئەوە کێشە سەرچەکە ئێمە بۆ نمونە بەڕسمیکردنی حەشدی شعبی ئەوە یەکیان لەوانە خاڵشی تر ڕێزانخان دەڵێ ئێمە وەکو لێژنەی لەسەر مادەی نازام چی کراوە لە دەربارەی مادەی 130 هیچ نەکراوە 50 مادەی دەستوری پێشێر کراوە نازام چی کرا زیاتر لە 50 مادەکە ئێستا من ناتوانم خاڵ بە خاڵ پێدا بڕۆین بۆی نەگاتە ڕادەی ئەو دیبیتێک و ڕەد و ڕەتکاری بەڵام ئەندام پەرلەمانەکانی ئێمە ناڵێن هەمویان خراپن و دەسەڵاتیان نیە و ڕێژەیان کەمە لە کاتی ئێمە بەس نووسینەوەی دەستور مهم نییە یان دانانی یاسایەک مهم نییە وەرە نێوان بەورتر نێوان بڕگەکانی یاساکان بخوێنەوە ئایا لە ئایندێدا ئەو یاسایە کە من دەنگم پێداوە تا چەند لە بەرژەوەندی ڕەوەکانی ئێمەدایە ئێمە قسە لەسەر یاسا دەکەین یاسا ئەوڕۆ یاسا بۆوان یاسایە لە متەلەقی هێزەوە قساکەن بۆ ئێمەش یاسا نییە خۆ ئەو واقعەکە ئێستاوان لە متەلەقی هێزەوە لە هەرێمی کوردستان قساکەن ئەو واقع هاشە هەڵدەگرە بەڵام ناکرێ من کەنوێنەری حزبێکم لە پەرلەمانی عێراق لە کاتێک لە هەموو شکستەکان دەم خەتای حزبەکەم یان خەتای حکوومەتەکەمە لەگە دەستکەوتی شەبوو بڵێم وڵاوە دەستکەوتی ئەندام پەرلەمانەکانە من بە پێچەوانەی ڕێزانخان دەڵێم زۆری لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی علاقاتی شخصی لەسەر ئەساسی نزیکی و عشایر و عشیرەتگەری نوێنەرەکانیان نردوو بە پەرلەمانی عێراق بەدەیان کەسانی پسپۆر و شارەزات هەیە کە لە یاسا شارەزایە پسپۆرە لە بواری نەوت پسپۆرە لە بواری سامانە سروشتی پسپۆرە لە هەموو بوارەکان پسپۆرن زۆر قابلیەتیان هەیە زۆر اعتیباریان سەدەکە کتێبەکانیان لە زانکۆزییانەکانی خوێندرێ وا لە هەولێر کەوتووە لە سلێمانی کەوتووە نوێنەر ئەندامانی پەرلەمانی ئێمە کە لە بەغدانە لەسەر ئەساسێک نێرداون ئەساسی کەفا ئەوە ڕێژەیە طبعاً لەگەڵ ڕێزم بۆ بەشێکیان کەوا کەسانی باش و بەتوانا و ڕێکوپێک لەسەر بەڕێژەی وەگرین لەو هەفتە ئەندام پەرلەمانەکە چەند کەسانی ئەکادیم و پسپۆرن لە بواری خۆیان توانین پەنجیان دیار بێ بۆ خۆی بەڵام ئەگەر پێیانەکە بگەێنێ ئەگەر توانێت دیفاع لە بەرژەوەندی نەتەوەکەی خۆی بکات کەواتە هیچ بەڵێ ئەگەر دوا سەرنجی بەڕێز بزانم لە بەرنامەکە دوا سەرنجت بۆ چارەسەری کێشەکان لەبەرەوەی کاتم بەرەو کۆتاییە سەرنجی بەڕێستان کار وڵا ئێمە دەڵێن من دەڵێم بۆ ئەوەی دەستور هەر کەسێ بۆ کەیفی خۆشیکردنەوەی بۆ نەکات بۆ ئەوەی یاسا هەر کەسێ بە شیکردنەوەی خوب بۆ نکات پێویستە لە خولی داهاتوو لێژنەیەک پێک بهێنرێ جا چ بۆ هەموارکردنەوەی هەندێک مادەی دەستور بێ یان چ بۆ ڕوونکردنەوەی هەندێک مادەی دەستوری بێ بۆی بتوانین مادێشی دەستور و ڕوون شەفافمان هەبێ نابێ لە کوردەکەینەوە عەشیکردنەوەیکی بۆ هەبێ لە عەرەبەکەینەوە عەشیکردنەوەیکی بۆ هەبێ دەبێت دەستورێکمان هەبێ بڕگایەکانی زۆر ڕوون و ئاشکرا بێ بۆ لە کاتی جێبەجێکردن یا لە کاتی هەبوونی خلافێک لە دادگایە بتوانین ڕوون و ئاشکرا بێ بۆ هەموو لایەک ئەوە حاڵەتێک دوو ناردنی کەسانی شارەزا و ئاکتیڤ لە بوارە جۆرا جۆرەکان بۆ پەرلەمانی عێراق
لایەنە سیاسەکان خاستن بۆ عێراق و هەرێمی کوردستان گوتمان قەیدی ناکە چۆن بۆ خۆت کاندی دەستنیشان دەکەی دەستنیشانی بکە بەڵام بۆ عێراق پێویست بە کەسی ئاکتیڤە پێویست بە کەسی شارەزای ببینێری بۆ بەغدا سێ هەوڵ بدرێ ئەنجومەنی فیدرالی ئاکتیڤ بکرێتەوە مادێشی دەستوریە فەرمو ڕێزاخان مادێشی دەستوریە ئەنجومەنی فیدرالی ئاکتیڤ بکەنەوە یعنی دەستخۆش سپاس دەکەم کاتم بەرەکۆتای ڕێزاخان دوا سەرنجی بەڕێستان بە تایبەتی گەشتبینی لەسەر ڕێکەوتنی شڵی دەکەمەوە سەریکە منیش تاکی دەکەمەوە سەر یەک بابەتی زۆر زۆر مهم دروستکردنی ئەنجومەنی فیدرالی گرنگترین کارە ینی لە ئێستاشەوە هەر ئێمە فترەی پێشووتریش جوهدێکی بەو شێوەیە کراوە کە چۆن بتوانڕێ لەگەڵ لایەنە سیاسیەکانی ترە ئەم ئەنجومەنە دروست بکرێ بەڵام ئەمە قەزیەیەکی سیاسیە ینی زۆر تاکید بینەوەی ئێمە هەوڵی جددیین و وعد بێ هەر لەم لەحظەیەوە ئێمە جددیتر ئیشکەین لەسەر ئەم مۆزوعە چونکە فعلەن ئەگەر تۆ ئەنجومەنی فیدرالی دروست کرد ئیتر هەرێمەکان پارێزراوە بن هەرێمەکان لە کێشەی مەعمەعی ناو پەرلەمان و بڕیارەکانی ناو پەرلەمان پارێزراوە بن لە هەر لەبەر ئەمە شەکە لایەنە بەتایبەتی لایەنە شیعەکان نایانەوێ ئەو ئەنجومەنە دروست بکرێ بەڵام ئیترەوە هەوڵی جددی خۆمانەوە تەمە ناشەکەین بۆ هەڵبژاردننی داهاتوو کەسانی پسپۆرتتر و شارەزاتر بێتە ئەم جێگایە چونکە ڕەنگە ڕاستەکە ئەوانەی کە شارەزاییان هەیە زیاتر ینی شارەزا بن بە خارجی هەرێمی کوردستان ڕەنگە لێرە سوودیان زیاتر بێ لە کۆتاییشا ئێمە چاوەڕوانی ئەوەین بە زووتری کات دەنگ بدەین بە بوجا بە کۆی گشتی نەک تەنها ئێمە ڕاستە ئێمە مەبەستمانە هەموو کوت لە کوردیەکان ئەو دوو بورگە ئەساسی کە پەیوەندە بە هەرێمی کوردستانەوە بڕۆ بەڵام لە کۆتاییشا ئێمە لە ناو عێراقا کاژین خەڵکی عێراق زۆر گوناحە هەژارن وەزعیان خراپە بە تایبەتی لە ناوچەکانی ئەتوانم بڵێم ناوەڕاست و ئەولاتریش ینی ئەمانە کێشەیان زۆرە هەتا ئێستا شارێکی وەکو بەسڕا کێشەی خەڵکی نییە بۆ خواردنەوە ئەنێ بێ بە حەقیقەت ئێمە تەبە ناکەین بە زووترین کات بتوانین دەنگ بین بەو موازنەیە و ئەو وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئێستا دانوستانیان کردو بە هەمان شێوە بەو جدیەتە بۆ جێبەجێکردنی ئەو دوو بڕگەیە هەوڵبەن لە ناو هەرێمی کوردستان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕێزان شێخ دلێر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێز ئاراس عەبدوڵڵا مامۆستای زانکۆر و ڕایشکاری یاسایی کە بەڕێزیان لەولێرەوە لەگەڵمان بوو بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامایەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ